بەڕێزان فەرموو بچنە شوێنەکانی خۆتان بۆی دانیشتەکەمان دەست پێکەین. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 2 وەرزی دووەم ساڵی دووەم خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. ئێستش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین کە بەرنامەی کار و پوختەی کۆبوونەوەی پێشوو و ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بێ مۆڵەت بخێنێتەوە. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 و بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 و مادەکانی 47 48 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 2 ئاسایی خولی پاییزەی ساڵی دووەمی لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێردەی پێشنەوە ڕۆژی پێنجشەمە ڕێکەوتی 3 2020 بەم شێوەیە بێت. یەکەم خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازی یاسای ماف و ئەرکی نەخۆش لە هەرێمی کوردستان بەپێی حکمی مادەکانی 87 89 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 1 یاسایی بەپێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 1 ئاسایی خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 1 پێشنەوە ڕۆژی چوارشەمە ڕێکەوت 2 2020 بەم شێوەی خوارەوە بوو. یەک دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێ دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. چوار یەک دقیقەی بێدەنگی وەستان بۆ ڕێزلێنان لە گیانی پاکی شەهیدانی کوردستان و عێراق لەگەر مارشینەتەوەی. 5 کردنەوەی خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. 6 وتەی بەڕێز سەرۆکی پەرلەمان بە بۆنەی کردنەوەی خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. 7 ئاڵوگۆڕکردنی بڕگەی چوارەم و پێنجەمی بەرنامەی کاری بەدەنگی 71 ئەندامی پەرلەمان دواخستنی خوێندنەوەی دووەم پێشنیازی یاسای ماف و ئەرکی نەخۆش لە هەرێمی کوردستان بۆ دانیشتنی ڕۆژی پێنجشەمە ڕێکەوتی 3 2020. خوێندنەوەی یەکەمی پرۆژە یاسای فرۆشتن و بەکرێدانی مایەکانی دەوڵەت لە هەرێمی کوردستان کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی کردنەوەی خولی پاییزەی لە ڕێکەوتی 2 2020. پێشەوە تاهر مستەفا مۆڵەت، جەلال محەممەد عەبدوڵڵا مۆڵەت، خەدیجە عومەر تا مۆڵەت، سیپان سالم حەسەن مۆڵەت، فەیسەل عەباس عەولە مۆڵەت، کاوە عەبدولقادر حەسەن مۆڵەت، گولستان سەعید محەممەد مۆڵەت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان بۆ جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کار داوا لە بەڕێزان لە سەرۆکایەتی هەردوو لیژنەی یاسایی و تەندروستیەکەین بفەرمون بێنە ئێرە. کاکتۆر ڕێبوار فەرموون. بەناوی خۆی گەورە میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێبوار عەبدوڕەحیم عەبدوڵڵا، من بەپێی مادە 58 و 6 بڕگە 3 قسەکەم سەبارەت بە و نووسراوانەیان ئەو پرسیارانەی ئاراستەی وەزیرەکانەکەین. لە مانگی چوارەوە کۆمەڵێک پرسیارم ئاراستەی چەند وەزیرێک کردووە، لەوانە وەزیری دارایی، وەزیری ئاوەدانکردنەوە و وەزیری پێشمەرگە، بەڵام لە مانگیش وەڵامەکانی هاتۆتەوە. هەندێک جاریش وەڵامەکانیان ئەو وەزیرانەی کە وەڵامەدانەوە زۆر دەقیق نین لە تێگەیشتن لە پرسیارەکان. بۆ نمونە وەزارەتی دارایی ئەگەر باس بکەم، پرسیارێکم ئاراستەی وەزیری دارایی کرد و سەبارەت بە و زانکۆانەی کە لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئەو قوتابیانەی کە داوایان کردووە اعترافیان پێ بکرێت. دیارە دوای ئەوەی کە اعترافەکەیان وەرگر بوو لەلایەن وەزارەتی خوێندی باڵەوە و بڕیارێکی محکەمەشی هاوپێچ کرابوو بۆ مەسائلی تەنزیمی مالی و ئیداری ڕەوانەی وەزارەتی دارایی کرابوو لە سزای ئەوەی کە بۆچی تاخیر بووە ئەم تەنزیمە مالیە وەزیری دارایی ئاوا وەڵامیدا بوو کە ئەوە پەیوەستە بە وەزارەتی خوێندی باڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئێمە کاتێک کە پرسیار ئاراستەی وەزیرەکانەکەین ئەمە داخوازی خەڵکە دەکرێت لە ماوەی نیزامی پەیڕەویدا جواب بدرێتەوە کە بەپێی مادە 6 بڕگە 3 ئەبێ لە ماوەی هەفتەیەک وەڵام بدرێتەوە، لە کاتێکدا لە زۆرترین حاڵەت نابێ 21 ڕۆژ تێپەڕ بکە، بەڵام کەچی 4 مانگ دوای ئەوەی کە ئاراستەیان ئەکرێ وەڵامەکان دێتەوە. ئەوە بەڕاستی پێشێلکردنێکی ڕوونی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە
ومێت دەکەم کە ئەوە چارەسەر بکرێت ئێمە متمانمان داوە بە وەزیرەکان ئێمەیان نەکردو بە ئەندامی پەرلەمان و نوێنەری گەل تاوەکو ئەوان ئێمە بەپێی کات و بەرنامەی ئەوان پرسیاریان ئاراستە بکەین. زۆر سپاس. ئێمە زیاتر لە جارێک سەبارەت بە وەڵام نەدانەوەی پرسیارەکانی بەڕێستان قسەمان لەگەڵ حکوومەت کردووە. بەشێکی ئەوەی کە کاتەکە تێپەڕێ پەیوەندی بەو ڕۆتینەوە هەیە کە لەوێ هەیە و بەو ڕۆتینەوەی کە لە عملی گەڕانەوەی وەڵامی پرسیارەکانە هەیە. ئەمە معاناتێک کە ئێوە هەتانەوە ئێمەش لە دەستەی سەرۆکایەتی هەمانەوە بە تایبەتی مناخان هەیەی لەوەی کە هەندێک جار پرسیارەکانە نێرێ وەڵام نادرێتەوە جەختکردنەوەشە نێرێ هەر وەڵام نادرێتەوە لێشیانە پرسی ئەڵێن نیەتی تیانە قەزدی تیانە خۆمانی بۆ حازرەکەین یاڵێن هەندێک جاری نێرین بۆ ئەنجومەن دەینێرێ بۆ وەزارەتێک وەزارەتەکە ئینێرێ بۆ دامەزراوەیەکی خۆی یا با بڵین فەرمانگەیەکی خۆی بەڕێوەبەرایەتێکی خۆی پەیوەندی بەو ڕۆتینەوە هەیە بەشێکی پەیوەندی بەو ڕۆتینەوە هەیە ڕەنگە بەشەکەی تری ئەوە بێکە وەزارەتێک هەبێ نەیەوێ وەڵامی پرسیارێک بداتەوە دروستە قسەکانتان پەیڕەویە ئێمە محاولەیەکی ترەکەینەوە بۆ ئەوەی کە ئەم ڕۆتینە هەندێک کەم ببێتەوە. بەڵێ کاکێویدار. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە گوێرەی مادەی 56 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان قسە دەکەم. سەرۆکی پەرلەمان ئەمە خەڵکی زاخۆم تکاو ڕجاکم هەیە لە حکومەت لە لژنەی پەیوەندی دارەکان فریای خەڵکی زاخۆ بکەون لە ڕووی کۆرۆنا وەزعێکی زۆر خەتەر هەیە لەوێ دەرمان لە مستەشفەکان نییە لە زاخۆ قسەمان کردووە لەگەڵ پزیشکەکانی ئەوێ وەزعی ئۆکسجینی ئەوێ زۆر خەتەرە تقریبا ئەو دەرمانانەی کە پێویستە مەناعال بۆ نەخۆش زیاد کرد لە ناو نەخۆشخانەکانیە دکتۆر ئەڵێن لەبەر وەزعی اقتصادیش ناتوانین دەرمان بۆ کابرا بنووسین لە دەرێ یەک پاکێتی بە $180. تکایەکەم حکوومەت بودجێکی تایبەت لێرە و لژنەکانی پەیوەندیدار تەندروستی داوا بکەن لەگەڵ حکوومەت ئەم بابەتە چارەسەر بکرێت و ئەو خەڵکەی کە دێتن کە شۆفێرن لە تورکیا دێن هەیە هاتوتە هەولێر هەیە هاتوتە کەلار دوای 3-4 ڕۆژ اینجا پێوتراوە ئەتۆ پۆزەتیفی هەیە تەعاملی لەگەڵ چەندین خەڵکی کردو ئەم خەڵکە تۆش بووە بە تایبەت خەڵکی زاخۆ زۆرترین زەرەرمەند بوونە کابرا هەیە تۆش بووە ینی فەحسی کردووە لە 23/8 ئەمڕۆ سێی نەهات جوابەکەی بوو نەهاتوتەوە ئەم خەڵکەم لە ماڵەوە گەرنتیم بکرێ گەرنتی ناکرێتن پێمان خۆشەوەکو پەرلەمانیش دەوری هەبێت لەوەدا زەختەکە بێتن لەسەر حکومەت فریای خەڵکی زاخۆ بکەون دکتۆر ئەڵێتن ڕۆژێ 50 کەس توش بێت بەڵام دەقاتی ئەوەیە وادا 500 کەس هەموو گەڕێکێک هەموو ماڵێک ئێستا تو بچی تۆش بووە دەرمان نییە تکاکەم جنابی سەرۆکی پەرلەمان بابەتی دووەم هەر بە پێ و فەقەرەگەر ڕوخسەت بێتن لە ڕۆژی 28/7/2020 دوو بەڕێبەری ناحیە لە پارێزگای سلێمانی دانراون بە پێ فەقەرەی سیام مادەی 12 یاسای چاکسازی پارێزگار قایمقام بە و بەڕێبەری ناحیە ئەگەر هەبێتن نابێتن کەسی تر تاین بکرد لە سلێمانی هەموو سنووری قەزای پارێزگای سلێمانی 10 قایمقامیەتی هەیە بەڵام خۆی 21 قایمقامیان هەیە 26 ناحیە هەیە 39 بەڕێبەری ناحیە هەیە ئەمە دژی ینی پێچوانەی یاسای چاکسازیە ئەمە جگەلەوەی کە تاین دەکرێت و ئۆتۆمبیلی بۆ کرێ حیمایکی پێداچونەوە لەو بابەتە بکەن سپاسانەکەم سەبارەت بە بڕگەی دۆم وابزانم ئەو پرسیارەتان ئاڕاستی حکوومەتیش کرد لە کۆبوونەوەکەی 27/8 و ئەتوانن ئێستش ئاراستەی کەنەوە و قسەکەشت لە ڕووی قانونی و پەیڕەوە دروستە کاکتۆر سەباح لەبەرەوەی دیارە زیانیاری هەیە لەسەر دۆخی زاخۆ ئەگەر بێ قسەی بکە لەو بارەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان سوپاسی کاک هێویدار دەکەم بۆ ئەو تەوزیحەکەدایە بەڕاستی وەزعی زاخۆ وەزعکی باش نییە ڕاستە من لەگەر ئەوەمە بەس ئێمە لە سەرخەتین دوێنێ سعات 12 و حتا ساعتێک لەگەر دکتۆر شاگر لە سەرخەت بوومە مدیری تازەی تەندروستی زاخۆ لەگەر جەنابی پارێزگای دۆکیش دکتۆر عەلی تەتەر دوێنێ لە سەرخەت بووینە بۆ ئەوە تاقیگە مەسلەی تاقیگە ڕاستە 3-4 ڕۆژێک تاخیر دەبی پێرێ تەندەرێک دەرچووە بوو چونکی دەبی بە شەفافیەت و ئەوە بی تەندەرێک دەرچووە بوو تاقیگایکی لە ناو زاخۆ جگە لە ئەوەی برایم خەلیل چونکی شاری زاخۆ بەڕاستی شارێکی گەورەیە ناحیە نفوس و ئەوەی تر پێویستی بە دەرێکی تر هەیە تەندەرەکە دراوەوە بزانم ئیحالەش کرایە بەس هەفتەیەک پێ دەچیت حتا دروست بکرێت حتا ئەجیزە بێن و تش بێن و ئەوە بێن ئەوەیە بەس ئێمە لەسەر خەتین وەکو لژنەی تەندروستی هەواڵانی ئێمەش کاک بەختیار شکری دوێنێ لە سەر خەت بووە
ڕۆژان خان لەسەر خات بووە کاتچیای جەنابەت هەمووتان لەسەر خات بوونە سوپاسی هەستیەوە دەکەم هەراو تەوزی بەڵێ سپاس بەڵێ دروستە کاکتۆر سەباح ڕادەسپێرین بۆی متابعە بکە کاک علی حەمەد ساڵح بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە ژمارە یاسایی لە مانگی 12 دوانزەوە واتە 9 مانگی ڕێکە داوای دانیشتنی پەرلەمانمان کرد لەسەر دۆسەی خاڵە سنووریەکان و قاچاقی و دزی و گەندەڵی و ئەو کارەساتە مرۆیی کە پێیان تێپەڕێت بەڵام بەداخەوە دوای 9 مانگ تاوەکو ئێستا ئەم دانیشتنە بۆ ناکرێت من ئەمشەو تا سەعات 3 شەو بە دوای 20 بار هەڵگری قاچاقەوە بووم یەک کەس لە وڵاتە خۆی ناکا بە خاوەنی بەڵێ سپاس باشە با بڕگەی دووەم کاک علی بەڕاستی دەستی هەر هەمووتان خۆش بێ بەڵام ئەو بەڕێزانەتان کە قسە دەکەن هەمووتان قسەی زۆر باشەکەن بەڵام لە بەرامبەر ئەو قسانەی کە بە ناوی خاڵی پەیڕەوی وەریەگرن زیاتر لە 50 ئەندامی پەرلەمان نیگەرانیان گەیاندۆتە ئێمە ئێستا پەیامەکەی جەنابەت گەیشتووە بەپێی مادەی 48 من پێتەڵم بەپێی مادەی شەق ئەمە پێخاڵی دووەمی پێڕەویە نەنە مادێتە 3 مانگە داوای دانیشتنی پەرلەمان و ئەنجومەنی هەرێمیمان کردووە لەسەر خەرجی و داهاتەکاتی نەوت و دۆسەی نەوت لە کاتێکا ئەبێ لە ماوەی 2 هەفتە بێت ئاساییە ناکرێ با نەکرێت بەڵام وەڵامێکی واقع بابەتەکە هەر پارە نییە بەشی هەرە زۆری گەنجی ئەم وڵاتە بەهۆی تلیاک و قاچاقەوە نەما گەنج نەما دزی قاچاقی پارە خواردنی ئەکسپار و ئەوەی مەترسیدارە بەداخەوە موسسە ئەمنیەکانی ئەم وڵاتە لە بازگە و خاڵە سنووریەکانە بەشێکن لە پرۆسەی قاچاقی نەک هاوڵاتی ئاسایی بەڵێ زۆر سپاس کاک علی حەمەد ساڵح سەبارەت بە دۆسی خاڵە سنووریەکان ئێمە هەر لە کاتی خۆیان کە جنابتان داوەتان کرد بوو نووسرامان ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کرد ئەوان بە ئێمەیان وت کۆمەڵێک بڕیارمان دەرکردووە متابعەی جێبەجێکردنی بڕیارەکانمان بکەن دواتر لە دەرفەتێکا دێ لە کۆبوونەوەی هەر سێ سەرۆکایەتێکە دیسان لەگەڵ جنابی سەرۆکی حکوومەت عباسمان کردەوە ئەویش بە هەمان شێوەوتی ئێمە کۆمەڵێک ئیجراعات وەرەگرین ئەگەر ئەو ئیجراعاتانە پەرلەمان پێی باش نەبوو دواتر قسە لەبارەی هاتنی وەزیرەکانەکەی دواتر کە لە مانگی ڕابردوو کە وەرزی تەشریعیمان درێژ کردەوە ئێمە کە نووسراومان کرد بۆ ئەنجومەنی وەزیران بۆ هاتنی وەزیرە بەڕێزەکان لەسەر چەند دۆسیەکی دیاریکرا و یەکێک لەو دۆسیانی کە داوامان کردبوو لایەنی پەیوەندیدار لەناو ئەنجومەنی وەزیران بۆی بێتە ناو پەرلەمانی کوردستان بابەتی خاڵە سنووریەکان و دەواازە سنووریەکان بوو هەمومان متتەفقین لەسەر ئەوەی کە بڕێکی زۆری داهاتی ئەم هەرێمی کوردستانە لە ناو خاڵە سنووریەکانە بە میکانیزم و بە ئالەتی جیاواز بە هەدەر دەدرێ ئەبرێ ئەو مانایی کە مانایەکی ناقانونیە بۆ مامەڵەکردن لەگەڵ دەواازە سنووریەکان بە هەموو مانایەک بوونی هەیە جارێکی تریش ئێمە دڵنیا بە لەوەی جارێکی تریش داوا ئەەکەینەوە لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی حاضر بن من دڵنیام تۆ لە دڵسۆزیتە و ئێمەش بەقەدەر تۆ خەممانە و ئێمەش ئەمانەوێ بێن ئەم جارە کە داوایەکەینەوە ئەکاتە جاری سێم ئەم جارش داوایەکەینەوە بەڵێ سەبارەت بەوەی ئەنجومەنی هەرێمیش ڕەنگە عیلاقی بەوە هەبێ کە تا ئێستا وەزیری سامانە سروشتەکان دانراوە هیوادارم ئێمە بتوانین بە هەمومان بەیەکەوە لەم وەرزەیە ڕۆڵمان هەبێ لەوەی کە وەزیری سامانە سروشتەکان دابنرێ کاک ئازاد باش بەڕێز سەرۆکی پەرلەمان من تەییدی قسەکانی دکتۆر ڕێوار دەکەم ئێمەش کە زۆر نووسراو دەکەین بەڕاستی وا هەست پێ دەکەم کە جێبەجێ ناکرێ جوابەکی مقنعش نادەن یعنی پێ مقنع بین ئەو جوابە ئەو چارەکی لەوەی بدۆزنەوە سپاسان دەکەم ئێمە ناتوانین نازانین ئێمە چی بکەین کە جوابێکتان نەدەنەوە ئەو جوابەکەتان بەدڵ نییە جارێکی تر پرسیاران لێ بکەنەوە بڵێ ئەو جوابە من ئاوام ناوێ ئاوام ئەوێ ینی ئێمە چارمان نییە لەوەی کە وەزیرەکە بەدڵی ئێوە جواب ناداتەوە ئێوە بۆتان هەیە ئیستفساری زیاتر بکەن بەڵێ کاکمەم فەرموون بەڕێزان یەک کەسی تر وەرەگرن بە نقطە نیزامی تەواو بەڕێز سەرۆکی پەرلەمان پاڵپشت بە هەردوو مادەی 116 و 107 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە پەیوەنددارە بە مەسەلەی نووسینگەکانی پەرلەمانی کوردستان کە مادەی 107 نووسینگەکان سکاڵاکانی هاونیشتیمانیان وەرەگرێت هەست داوای ڕوونکردنەوە لە جەنابتانەکەین بۆچی ماوەیەکی زۆرە نووسینگەکانی پەرلەمانی کوردستان داخراون لە 6 مانگەوە کرێنەوە نووسینگەکانی پەرلەمانی شوکو هەر دامەزراوەیەکی تری ئەم هەرێمە فەرمانبەرەکانیان حەقی خۆیانە پارێزراو بن و ئێمە بەشێک بۆ لە پرۆسەی خۆپارێزی فەرمانبەرەکانمان نووسینگەکانی پەرلەمانی کوردستان هەمووی خانووی بچووکی 200 مەترین هاوڵاتیانێکی زۆریش ڕۆکەنە ناو نووسینگەکان فەرمانبەرەکانی ناو نووسینگەکانیش زۆرن لە 6 مانگەوە بڕیارمان داوە هەندێک لە نووسینگەکان ئەەکەینەوە بەڵێ کاک عەبدولستار و ڕووپاخان یەک کەستان وەرەگرن خۆتان ڕێکەون لەبین
بدري خانيش يك كستان ورقم يلا فرموا بدري خان توش وردقرم بسرت شار ولو تمو آخر كسا بلام سبارد بخالي نظامي برزان لمولا ئێمە میکانیزمێک بۆ وەرگرتنی خاڵی نظامی دانین هەر کەسێک قسەی دووبارە بکاتەوە یەکسەر دەیبڕی فەرموو بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەدریە ئیسماعیل مەحموود بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاماژا بە بەڵێنی جەنابەت کە لە دانیشتنی 6 یاسای ڕۆژی 27 2020 کە کۆبوونەوەیەکی تایبەت بە هەر سێ چاکسازیەکان انجام بدرێ جەنابەت ئەوە ڕوونکردەوە گەر لە پشووی پەرلەمانیشدا بێ ئێمە ئامادەین کۆبوونەوەیەکی نەئاسایی ئەنجام بدەین لەسەر بارودۆخی سزادراوان جەنابەت بە راپۆرت و بە هەموو مستەمسەکێک ئاگاداری کە بارودۆخی سزادراوان و کە سوکاری سزادراوانیش زیندانیەکان هەرچی چاکسازیەکە زۆر ناجێگیرە و ئێمە هەر لە 23 مانگا بۆ هەمان مەبەست هەمان یاداشتمان بە هەمان ناوەڕۆکەوە ئاراستەی بەڕێستان کرد بەداخەوە تاوەکو ئێستا هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە تا نقطە نظامێکە تاو بوو ئێمە نووسراومان کردووە لەگەڵ کاک ڕۆمێش قسەمان کردووە داوامان ئەنجومەنی وەزیران کردووە بۆ ئەوەی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی ئاگادار بکاتەوە لە هەفتەی داهاتوو سێشەممە ئامادەی کۆبوونەوەیکی پەرلەمان بێ ئەگەر بەڕێزیان کۆبوونەوەکانی خۆیان و بابڵین سەردانەکانی خۆیان تەواو کردو و لیژنە لاوەکیەکان توانیان راپۆرت ئامادە بکەن ئەگەر نا چەند ڕۆژێک ڕەنگە دوای بخەین بەڵام ئێمە نووسراومان کردووە بەڵێ من وەڵا ڕاستی بەس نووسراومان بۆ وەزیری کاروباری کۆمەڵ ئەو خۆی تایبەتمەندە ئەو تایبەتمەندە بە کاک حکمت وەرەگرم آخر کەس تەواو بەدرێخان بیرم ناچێتەوە بەناوی خدای مەزن بەرز سەرۆکی پەرلەمان تاییدی قسەکانی کاک هیویدار دەکەم بەڕاستی لە سنووری ئیبراهیم خەلیل ڕۆژانە زیاتر لە 1500 سیارە تێپەر دەبن ئەنجا ئەو شێفێرانەی کە باریان دەینن هەمووان دەچنە ناو شار و شارۆچکەکانی کوردستان پێش چەند ڕۆژێک مەبەستم پێ هەیە پێش چەند ڕۆژێک سایقێک لە ناو سیارە ئەمری خۆی کردووە من لێرە دەمەوێت ئەوە بڵێم کە سایقەکان ڕێنمایی دەربێخن نەڕوونە ناو شار و شارۆچکەکان بارەکانی خۆیان لەجێ مەبەست دانن و بگەڕنەوە دروستە زۆر سپاس سپاس بۆ جەنابەت بەڵێت وەرد ناگرم کاک باڵام بۆ بەردەوام بن کاک بژار فەرموون بەڵگەی یەکەمی بەرنامەی کار هەرەوە بڕگەیەشە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی یاسا ماف و ئەرکی نەخۆش بەشی یەکەم پێناساکان و ئامانجەکان پێناساکان مادەی یەکەم وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان داشت بەڕێزان ببوورە کاکتۆر سەباح بۆ خوێندنەوەی دووەم ئەبێ پێشە ئەسڵی قانونەکە هەمووی بخوێنرێتەوە ئەوەی بەڕێز دکتۆر سەباح بۆتانە خوێنرێتەوە ئەسڵی مەشروعەکەیە کە ئەندامانی بەڕێزی پەرلەمان پێشکەشیان کرد بوو دواتر راپۆرتەکەتان بۆ دەخوێنرێتەوە فەرموون کاکتۆر وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان داش عێراق وەزیری تەندروستی هەرێمی کوردستان داش عێراق دامەزراوەی تەندروستی هەموو ئەو شوێنانەی سەر بە وەزارەتی تەندروستین یان لەژێر چاودێری وەزارەتی تەندروستی خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە نەخۆش دەکەن چ لە نورینگە یان بنکەی تەندروستی یان نەخۆشخانە هەروە هەموو ئەو
دامەزراوانە نەی کە سەر بە وەزارەتی تەندروستین و خزمەتگوزاری تەندروستیان تێدا پێشکەش دەکرێت. نەخۆش هەموو ئەو کەسانە دەگرێتەوە کە مەبەستی وەرگرتنی خزمەتگوزاری تەندروستی سەردانی دامەزراوە و تەندروستیەکان دەکەن. مافی نەخۆش هەموو ئەو مافانەن کە دامەزراوە تەندروستیەکان پابەند دەکات کە نەخۆش و کەس و کاری بپارێزێت بە پێ یاسا بەرکارەکان. کەس و کاری نەخۆش هاوژین و هەموو ئەو کەسانە دەگرێتەوە کە پەیوەندی خزمەتیان لە پلەی یەکەوە تا وەکو پلەی سێە بە گوێرەی یاسا بەرکارەکان. هەڵی تەندروستی هەموو ئەو کاریگەریە زیان بەخشانە دەگرێتەوە کە بەر کەسی نەخۆش دەکەوێت لە ئەنجامی کەمتەرخەمی یان خراپ ئەنجامدانی خزمەتگوزاری تەندروستی. خزمەتگوزاری تەندروستی هەر ڕێکارێک لە ڕێکارەکانی چارەسەری پزیشکی یان تەندروستی پشکنینی کلینیکی تاقیگەی گەیی تیشکی پرۆسەکانی نەشتەرگەری لە دایکبوون کوتان دا و دەرمان مانەوە لە نەخۆشخانە و پێداویستی چارەسەری دیگە لە خۆ دەگرێت. پێشکەشکاری خزمەتگوزاری تەندروستی هەموو ئەو کەسانە کە پێشەی تەندروستی پەیادە دەکەن هەڵدەستن بە کارێک لە کارەکانی خزمەتگوزاری تەندروستی یان بەشدار دەبیت لە ئەنجامدانیان. ماک ئەو دەرەنجامە بەلگە نەویستیانە نەن دوای هەموو نەشتەرگەری یان دەرمانێک ڕوودەدا بە پێ ڕێژەی جیهانی دیاری کراوەکان. ئامانجەکان مادەی دووەم. یەکەم دیارکردنی ماف و ئەرکەکانی نەخۆش. دووەم ڕێخستنی ماف و ئەرکەکانی نەخۆش بە شێوەک بیتە هینانی ئارای ژینگەیەکی یارمەتیدەر و گونجاو بوو چارەسەری نەخۆشی. سێەم بەرزکردنەوەی ئاستی هوشیاری نەخۆش سەبارەت بە ئەرک و مافەکانی لە دامەزراوە تەندروستیەکان. چوارەم پەرەپێدان و گەشەپێدانی کەردی تەندروستی و پاراستن و دابینکردنی مافەکانی نەخۆش بە شێوەیەک هاوکار بیت بوو چارەسەرکردنی نەخۆش. بەشی دووەم ماف و ئەرکەکان. مادەی سێەم نەخۆش ئەم مافانە خوارەوە هەیە. یەکەم باشترین و نوێترین جۆری پشکنین و چارەسەری پێویست بوو دابین بکرێت. دووەم لە دامەزراوە تەندروستیەکاندا بە شێوەیەکی دروست و شیاو پێشوازی و ڕێنەمایی بکرێت. جێگای پێشوازی و پشکنین و مانەوەی بوو دابین بکرێت بە شێوە کەرامەت و کەسێتی و نهێنەکانی پارێزراو بیت. سێەم یەکسانی لە